بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی گرێبەستەکان هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکانم گرێبەستانە چەندە کاریگەریان دەبێت هەرێمی کوردستان بە کوێ دەگەێنن هەم لە ڕووی سیاسی و ڕووی ئابووری اقتصادی و ژیانەوەی ناوچەکەەوە چۆن لیان بڕوانین گفتگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز دکتۆر بایرۆ جعفەر توێژێری ئەکادمی دکتۆر سڵاو لەبێت بەخێرات سەرچاوەسپاس دکتۆر گرێبەستەکان چۆن نەبینی کاکە ڕانکۆ هەر تعریفی گرێبەست بۆ ئەوەی ئێمە بەردەوام ئەم گرێبەست و گرێبەست دووبارە ئەەکەینەوە 25 ساڵات دەبێ بزانین گرێبەست چییە حقیقەتەن ئێستا با بڵین سەر ئەم مێزە چێڵگەیەکی نەوتە باشە دوای ئیستکشافات دەرکەوت 10 ملیۆن بەرمیل نەوتی تایە باش 10 ملیۆن بەرمیل نەوتێ باشە ئەم 10 ملیۆن بەرمیل نەوتە لەم چێڵگەیە چۆن بکەین بە پارە تێگەی سعری بەرمیل لێ نەوتیش بۆ نمونە 70 دلار کەواتە 700 ملیۆن دلارمان دەسەکەوێت لێرە چۆن ئەم 700 ملیۆن دلار بخەینە بانقەوە نەک گیرفانمانەوە کەواتە تعریفی گرێبەستی نەوت ئەوەیە شێوازی دابەشکردنی داهاتی نەوتە یا غازە لە بینی کۆمپانیاکە و وڵاتی خانەخوێە یا هەرێم یا دەوڵەتەکەدا بەڵام ئەمە کۆمەڵی وردەکاری دیکەیتایە گرێبەست بەعام شێوازی زۆرە چوار شێواز زیاتر باون ئەو گرێبەستانەی هەرێمی کوردستان کردوێتی هیچ کار لە هیچ گرێبەستێکیانە نییە کە گرێبەستی و بەشداری و بەبەرهێنانن بەڵام لە وردەکاریەکانە ئیشکالیات دروست بۆ لە ساڵانی ڕابردووە ئیشکالیاتەکانیش ئەوەیە کە ئێمە تاکە شتێک وەکو لایەنی ئەکادیماوەکو پەیمانگای دراساتەکانی خۆمان وەکو بەشداریەکانمان لە دەرەوە بۆمان دەرکەوتوەکو ئەو واقعی کە ئێستا هەیە و بە خۆشحاڵی و حکوومەت هەرێم خۆی دانی پێدا دەنێت ئەوەیە کە هەرێمی کوردستان نەیتوانیەوە هێشتا کەرتی وزە بە کەرتێکی دامەزراوەی نیشتیمانی بکە و هێشتا کەرتی وزە نەیتوانێت نەوت و غاز نەیتوانێت بە پیشەسازی وزە نەیتوانێت لەگەڵ گۆڕانکاریە جیهانیەکان وەکو پێویست بڕێ بکە خۆشبەختانە ئەمە شەفاعەت نییە بۆ ئەم کابینێ و کابینەی پێشووتریش هەنگاویان هاویشتووە بەڕاستی هەنگاویان هاویشتووە بەڵام ئەمە زیاتری ماوە باشە کەواتیانی تۆ لەگەڵ ئەنجامدانی گرێبەستەکانی بە شکڵی گشتی ڕێگەی دووەمی نییە لا ئەبێ گرێبەست بکرێ چونکە حقیقەتەن ینی هیچ شتێکی دیکە نییە کە کاتێک کە تۆ ئەتەوێ ئینگلیزڵێ تو بی ئۆر نۆت تو بی هەبینیان نەبین ئەگەر ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو چیانێک بەرمیلێک نەوت لە ژێر زەویدا 80 بۆ 90 ملیۆن ساڵ ئەوێت تاوەکو ئەبێ بە بەرمیلێک نەوت لە ڕووی پێکاتی جیۆلۆجیۆ ئەمە بە خاکی خۆمان بزانین بە سەرۆتی نیشتیمانی خۆمان بزانین ئەبێ گرێبەستی دروست واژۆ بکەین ئەبێ لایەنی ئابووری لایەنی سیاسی دیبلۆماسی بەهێز بکەین و لەوەش زیاتر ئێمە محاولە بکەین ژێرخانی ئابووری ژێرخانێکی ئابووری سەقامگیر بنیادبنین کاکرێ باسی بکەین چۆن ئەمێ ڕوانگە ئێمە چیە بۆ باشە بەر لە ژێرخانەکە تۆ لەگەڵ ئەنجامدانی گرێبەستەکانای لە ڕێگەی عێراق ئێمە بۆ نمونەوە پێی دەسوو لە چوارچێ عێراقداین دەکرێم گرێبەستانە لە ڕێگەی عێراقەوە بێ یان ئێمە ناباتە خۆناغی دیسانەوە کێ بڕکێ لەگەڵ عێراقدا کاک ڕانکۆ ئێستا یعنی هەردوو لاکەم تەرخەمن حقیقەتەن مەسەلەن پێش من برای عەزیزم کاک ڕەمک ڕەمەزان لێرە میوان بوو لەگەڵ جەنابتا میوان بوو باسی ئەوە دەکا کە قەیرانی ئاو لە چەمچەماڵ چۆنە ئێمە خەڵکی چەمچەماڵین جەنابتە زانیە حقیقەتەن 17 ساڵیشە ناو موقعای شکاری سەحافیەکەین دکتۆرامانەیە مەعەدی دراساتمانەیە معقول نیە ئێمە بخۆمان ڤیژنێک تەرەح نەکەین بۆ ڕزگاربوونی شارەکەی خۆمان چۆن توانین ڤیژنێکمان هەبێت تاوەکو لەگەڵ بەغایە مامەڵە بکەین ڕوانینێک ڤیژنێک تێ بۆ بێگومان ئێستای خەمە ڕوو پێش ناڕۆم لێرەتان خەمە ڕوو جارێ پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەی جۆناوت بەمەوە لەگەڵ بەغدایە هەرێمی کوردستان لەسەر حەقە حقیقەتەن چکە پێمادەکانی 111 و 112 و 120 دەستور هەرێمی کوردستان مافی خۆیەتی پەرە بە شێڵگەنەوتەکانی خۆی بدات یعنی ئێمە جارێک بیرمە لە 2017 برادێکی معارەزەی خۆمان هەرێمی کوردستان لە بەغا بووین لە وتێل ڕەشید عێراق ئینەرجی فۆڕی مەکرا وت یعنی تۆ بەم قسانە دیفاع لە نەوتی کوردستانەکەی وتمەی تاوان دیفاع لە نەوتی کوردستانەکەم ئەمە نەوتی کوردستانە نەوتی یەکێتی و پارتی و کاکڕانکۆ و کورسات و ئەوی دیکە نییە ئەمە نەوتی کوردستانە ئەبێ هەمومان بەرگەری لە نەوتی کوردستان و غازی کوردستان بکەین ئەی تامان بەرگەری لێ ئەەکەم لە دەرەوە و کە هیچ فلتەری جگەرەیەکیش امتیازم نەبووە بۆیە هەرێمی کوردستان بە پێی دەستور مافی خۆیەتی پەرە بە سەرچاوەکانی وزە و کێڵگە هایدرۆکاربۆنیەکان بدات ئەمە یەک دوو هەمووی چەند مانگێک پێش ئێستا بەغدا چووە لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان کە بە پێی مادەی سەوچلە بێ بەیەکەوە ئیدارەی بین چووە هەمووی ڕادستی بیپی کردووەندێکیان دەکەونە خاکی هەرێمی کوردستانیشەوە بەبێ پرس بە هەرێمی کوردستان بکات ئەمە دوو سێ بەڕاستی بەغدا نەک لە پرۆسە نەوتیەکانان نیەتی ئەوەیە هەرێمی کوردستان ئابلۆقە بات لە کەرتی بازرگانی و گومروک و جموجۆڵی تیجاریش هەرێمی کوردستانی لە قاڵب داوە ئەمە حقیقەتێکە یعنی هەموو ئەو وڵاتانی کوردستانەکانی بەسەرادا بەش بۆ یانەیە بەرەو مەرکەزی تر بوون بچن نایانێ پرسی کورد یان ئەنێ پرسی کورد لە وزە لە پرسی کورد دوور بخەنەوە بۆی بەهۆی وزەوە کورد پرسی کورد هەڵنەکشێ لە جیهانە کە خۆشبەختانە هەڵکشاوە
بێنە سەر ڤیژنەکە. باشە پێم خۆشە وەڵاو چەند خولەکەی مەمانە باسێک لەوە بکەین. کاک ڕانکۆ من لەو مدێ ڕابردوو چەند پەیپەر و چەند مقابلەیەکم کردەوە بەڕاستی کۆمپانیایەک لە کۆریای باشوور پەیوەندی بە منەوە کرد لەگەڵ ئیمارات و لەگەڵ شەریکێکی ئەمریکیە کە ناوی کۆریا پرۆژەکت مەنەجمنتە ئەم شەریکێ لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان قسەی کردو ساڵ و نیوێکە 122 ملیار دۆلار بۆ ئەوەی غازی سروشتی بەکاربێنێ بۆچی چکە یەکێک لە کێشە ئەساسیەکانی کە پرسی وزێری کوردستانەوە ئێمە غاز دەرێن و نەوت دەرێن و ئەیفرۆشین یان پێمان وایە هەر غاز بۆ بەرەمێنانی کارەبایە نەخێر غازەکرێ بکرێ بە فێرتۆڵەیزە بە پەینی کیمیایی زەوی مردووی کوردستان زیینوو بکاتەوە شۆڕشی کشتتوکالی دەستە بەر بکەین بگۆڕێ بۆ ئەمۆنیا بۆ سۆدیۆم بۆ یۆریا ئەم مادانە گرانتریشن لە غازی سروشتی لە بازاری جیهانیە ئەم شەریکەیە بڕیار وایە 105,000 دەرفەتی کار دروست بکات 6 ملیار دۆلار یعنی غازی سروشتی ئەبێ هەرێمی کوردستان خۆشببختانە ئێستا پرۆپۆزەڵەکە و پرۆژەکان لە ڕێگەی بەندەوە زیاتر وەکو کارێکی خەیریگەیانوە بە جەنابی سێگری سەرۆکی حکوومەت و جەنابی سەرۆکی حکوومەت ومێدەوارم کە ئەڵێم دامەزراوەی نیشتیمانی دروست بکەین هەردووچیان پێکەوە پرسی وزە ئەبێ پرسێکی نیشتیمانی بێ هەمومان پێکەوە یەک دەست و یەک بڕیار بین لە پشتیەوە ئەمان بڕیاری لەسەر بن کە من گەشتبینم ئیش لەسەر ئەمە بکەن غازی چەمچەماڵ بەکاربێنن بۆ ئەوەی 5 ناوچەی پشت نەگەر غازی چەمچەماڵ 7 حەقلی غازی گەورەی لە عێراقا 5 ناوچەی پیشەسازی گەورە دروست بکات چکە ئێمە ئەبێ پیشەسازی بکەین کۆریە بەڵێ کۆریای باشوور پێشتر لەگەڵ عێراق دانیشتۆ لەگەڵ هەرێمی کوردستانیش هەموو شتەکانیشمان ڕوانە کرد ئەنجا 98,000 یەکەی سەکەنی دروست دەکات ئەمە بە ماوەی 20 بۆ 25 ساڵ پیس ئەدرێتەوە نەک ئاوی گۆپتەپە کە چەمچەماڵ 80 ساڵە قەیرانی ئاوێ دە جار خزمەتی چەمچەماڵەکان و دە جار ئاوی گۆپتەپەشیان بۆ ئەوە ئەکەن لە کاتێکە ئێمە کێڵگەمانێ منوانەی دۆخە سیاسیەکەیە بەعکسەوە غازی چەمچەماڵ وەرێمی کوردستان هەر بە گشتی یعنی لەوە دەرچوەتە ناپرسی وزەبێ پرسی سیاسی ئێستا پەیوەندی بە ئەمریکاوە پەیوەندی بە رووسیاوە هەیە جارێک بەڕێز محەممەد ئیبراهیم بەحرالعلوم وەزیری پێشووی نەوتی عێراق لە ماڵی خۆیان پێی گوتم لە جادریا وتی زۆر موهیمە ئەم پرسی نەوت و غازە وتم بۆ وتی مهمەکەی ئەوەیە ئێمە جاران شەڕی کورد شەڕی ئەنفال و کیمیاباران و جینۆسایت بۆ ئێستا ململانەکەمان هاتوتە سەر اقتصاد و ململانەی نەوت ئەمە باشتر و ئەوەنترە بەڕاستی ئەگەر کۆریا پرۆژەکت مەنەجمنت KPM پرۆژەکەی لە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە ڕێگەی ئاسنی لە بەیانی کەرکووک و هەولێر و سلێمانی و دیالە و مووسڵ و بەغایە دروستە بێت کە بەخەونیش عێراق و هەرێمی کوردستان بیریان نەمە نەکردوێتەوە بۆیە ئەم پرۆژەیە هەرێمی کوردستانە خاتە سەر سکەی ڕێڕێوێکی بازرگانی جیهانی ژێرخان بینا ئەکاتەوە ململانەکانی نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان ئەباتە قۆناغی هاریکاری هاوبەش ون سیچویشن بەرژەوەندی هاوبەشەوە پرسیارەکەی من لەسەر ئەو حاڵەتە بوو ئەمریکا ڕێگە دەدا کۆمپانیایەکی کۆری بێ هەموو غاز هەر ئەمریکا دامێمەکە کە سەد هێندەی غەزە غازی تیا ئێرە دوور بێت و ڕەحمەت لێ بێ بۆ پرسیارەکە کردت هەر ئەو کۆمپانیا کۆریە بانقی JP مۆرگان من ئێستا لە تەلەفۆنەکەما هەیە باشە بۆ حکوومەتی هەرێم و بەغاشمان ناردووە کەمە من سوورم لەسەرەوەی چکە ئیشی مەرکەزی بەحوس و دراسات و ناوەن میدیا هەر ئەوە نیە ئاواڵ پەخشکە ئەبێ کاری ئەوەش بکات کلیشەیشی هەبێت بەڕاستی بانقی JP مۆرگانی ئەمریکی یەکێکە لە 4 بانقە گەورە زەخمەکەی کە دەعمی ئینڤێستەکە لە ئەمریکا JP مۆرگانە و 122 ملیار دلار ئەدا بە KPM هەر KPM مهم نییە 16 عیملاقی جیهانی گەورەی لەگەڵایە دێ بۆ هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغا ئەکاتە قۆناغی هاریکاری هاوبەشەوە تەعاونەوە چووکە بەرژەوەندی هاوبەشیانە بێ و دەرفەتی کار بۆ هەردوو لا زیاد ئەکا بە پشکی شێر بۆ هەرێمی کوردستان و ناوچەی چەمچەماڵ بە تایبەتی و ئەمە هەرێمی کوردستان ئەکاتە قۆناغی بە پیشەسازی بوونەوە نەبوونی پیشەسازی لە کەرتی وزەی هەرێمی کوردستانە یەکێکە لە کێشە سەرەتاناویەکان بەڕاستی نەوت هەر نەوت نییە تۆ دەریبێنیت و بیبڕۆی بفرۆشی نەوت ئەکرێ ڕۆنی مۆلی دەبێکرێ قیر بێکرێ کیرۆسین بێکرێ نەوتی سوک بێکرێ نەوتی قورس بێکرێ نەوتی مامناوەندی بێکرێ إلى آخره غاز هەر غاز نییە بێمان وابێ بەس بۆ بەرەمێنانی کارەبا بێ خۆشبەختانە ئەم گرێبەستەی کراوە بۆ 35 ساڵ تەنها کێڵگەی میران ڕەنگە بتوانێت غازی کوردستان دابین بکە بە 24 سەعاتی و تۆپخانە و کوردەمیریش بە هەمان شێوە ئەمانە گرێبەستی زۆر زەخمن پاڵپشتی دیبلۆماسی بۆ هەرێمی کوردستان بسۆگەرەکەن بەڵام لەگەڵای بیرمان نەچێت بنیادنانی ژێرخان بە پیشەسازی ئەکرێ کە من پێم وایە KPM ئێستا پرۆپۆزەڵەکەی حاضرە و لەبەردەست حکوومەتی هەرێمی کوردستانە ئومێدەکەمەوە حکوومەتیانوت ئەوەی کە من لەگەڵ جەنابی کاک قوبات تەڵەبانی گفتوگۆم کرد لە دیڵفیش و لە دەرەوەش پرۆپۆزەڵەکەم ناردۆ زۆر گەشتبینە ئەو متەعاونە سەرۆکی حکوومەتیش بە هەمان شێوە من خۆم شخصیەن پێم بەخۆیم نەداوە بەڵام بە دەوروبەرەکەی ئەمەیان کردووە لە بەغداش شەریکەکە خۆی 2 ساڵە لەگەڵ سوودانی و بڵێن بەڕێز سوودانی و ڕاوێژکارەکانی و وەزارەتی کارەبا و وەزارەتە پەیوەندیدارەکانە لە بەغدا خەریکن
و ئەمە کارێکی خەیریە کاکە ڕانکۆ ناکرێ هەر بۆ خۆمان بەڕاستی یعنی من دیعاوەکەم بە 6 ساڵنی دکتۆرام خوێندەوە مرکزی بحوثم هەیە و دیراسە بڵاو دەکەمەوە سبەینێچم بۆ ماڵی باوکم ئاو نەبێت دەستنوێژی پێ بگری لە چەمچە ماڵە ئەی نابێت دووربەرەکەی خۆمان بیل لۆ بکەینەوە شەریکەیەکە من ئەمە ڕەخنە نییە ینی داناغازیشی چاکیشی کردو بەڵام ئەوە 6 جارە کۆرمۆر بردومانەکرێن نەیتوانێت تەنانەت بەرگریکی ئاسمانی بۆ شێڵگەکە دروست بکە نەیتوانانی ئاوی گۆپتەپە چارەسەر بکە بەڵام ئێمە ئەکرێ متعاون بین لەگەڵ داناغازیش و لەگەڵ حکومەتی هەرێمیش و لەگەڵ حکومەتی عێراقیشە ئێمە تازە ناتوانین غاز بنێرینە دەرەوە و کێشەی جیۆپۆلیتیکیمان دروست بێت و غاز بەرەوە ئەوروپا بنێرین و ئێران هەڕەشەمان لێ بکە و رووسیا هەڕەشەمان ئەبێ لە ناوخۆیان بۆ پیشەسازی بەکاری بێنین ئێستا ئەمە دەرفەتێک هاتووەتە ئاراوە ئەتوانێت دەرفەتی کار زیاد بکە ئەتوانێت بانقی گەورە بێنێت هەرێمی کوردستانەوە جموجۆڵی بازرگانی زیاد بکە هاتنی و کۆمپانیا بەرکەوتن دروست ناکە لە نێوان بەرژەوەندەکانی دانەگاز و هەندێک لە بەرژەوەندی ئەمریکیەکان و ینی بەرکەوت هەمیشە کاک دانا من گەرانتیەوە دەم پرۆپۆزەڵەکەم بینیۆنەک بەرکەوتن دروست ناکات هاوکاری دروست دەکات بەڵام ئەم لە ڕۆژانە پەیپەرێکم دەخوێندەوە بەپێی داتای نەتەوەی گرتوەکان ساڵانە 500 ملیار دەبەی ئاو ئەخورێتەوە ئاو دەبەی ئاو ئەخورێتەوە 500 ملیار دەبەی ئاو کەواتە ئاو خواردنەوە هەر بۆ خۆی تەحەدایەکە چونکە ئەو دەبە ئاوانە بە پلاستیک دروست کراوە تۆ کە پلاستیک فڕێ ئەدەی خاک و هەوا پیسەکات چونکە پلاستیک شی نابێتەوە بۆ ژینگە خراپە کەواتە ئاو خواردنەوەش ئیمڕۆ تەحەدایە 500 ملیار دەبە ئاو بخورێتەوە 500 ملیار دەبە ئاو تۆ فڕێدەی بۆ زەوی خراپە بۆ هەوا فریا خراپە ئەم پلاستیکە بۆیە هەموو شتێک تەحەدای پێوێ کاکە لەم ڕۆژگارەدا بەڵام خۆشبەختانە ئەمەی ئەم شەریکەیە کە من نامەوێت بە ڕێکلامەکە ئەوەیە کە ئەوان 98 نیشتە جێبوون 150,000 دەرفەتی کار ڕێگەی ئاسن وزەی نیۆ بۆەوە وزەی خۆر وزە بەبا پرسێستاندەرەکانی ژینگە بەرزەکەن ئەمە دەبێت ئێمە من بەبستمەوە باسی شەریکێکی دیاریکاو مەبەستم ئەوەیە ئیتر کەرتی نەوت و غاز یاریمی کوردستان ئەبێ خزمەت بە ژێرخان زیاتر بکات و بە پیشەسازی بکرێنە ناو خۆیان و دەرفەتی کار زیاتر بکە کە من پێم وایە ئەم کابینەی بەڕێوە ئەچێت زیاتر متعاون نەیکرد کەمتری کرد کاک ڕانکۆ چووکە بەڕاستی ئەو کێشانەی بەغا بۆ هەرێمی کوردستانی گر نابێ نادیدەی بگرین من ئەمە شەفاعەت نییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی کەم یعنی تۆ بەغدا نزیکەی 50 جار موچەی 50 ئیسان موچە خۆرانی هەرێمی کوردستان 50 مانگیان موچیان وەرنەگرن موچەی 50 مانگ ینی حکوومەتی عێراق نەیتوانی بەوەی پرسینەوە تۆیان بەوەی پرسێکی دیکەوە ئەو هەموو ئابلوقەی هەرێمی کوردستانی داوە ئەکرێت تۆ بیر لە بیرۆکەیەک ڤیژنێ ڕوئایە بکەیتەوە کە هەم خزمەت بە حکوومەتی عێراق بکە و هەم خزمەت بە حکوومەتی هەرێم بکە ئەو بیرۆکەش تەنها پیشەسازی و سناعەیە کاتی خۆشی ئیدارەی ئەمریکا بۆ کەرکووک هەمان وتی بۆی کێشەی 100 ساڵی کەرکووک چارەسەر بێت سیراعی لەسەر نەکرێ ئەو هەموو خوێنە نەڕشێ لە دوای بڵێن 2017 وتیان ئەبێ کەرکووک کۆمەڵێ مەسنەعی گەورەی دارەی ئەمریکامی تەرح کرد مەسنەعی گەورەی لێ تەرح بکرێت تورکمانیشی تیا بکە کوردیشی تیا بکە مەسیحی عەرەب سونە شیعە کەواتە پرسە ئابوووریەکان و بەرژەوەندیاوە بەش ئەتوانێت هەمومان کۆ بکاتەوە بەڕێز دکتۆر بەهرۆز زافەر توێژەری ئەکادمی سپاس دەکەم سپاس بۆ ژاریکردنی لەگەڵمان سپاس دەکەم خۆشەویستان یارمەتیاوکارانم بەنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان نەگەین و کاتێکی خۆشخاتان لەگەڵ